ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنمەی ڕاڤە توندوتیژی و لێکەوتە و چارەسەرەکانی توندوتیژیە بە میوانداری توێژەر و مامۆستای زانکۆ مامۆستا لانا سەید عەلی حافظ. مامۆستا خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاسی بەڕێستانەکەم. مامۆستا بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو ئەوەی کە چالاگوانێکی کۆمەڵگەی مەدەنی و پێگەیەکی سیاسیشتانە بۆ لە پێشترا خۆشحاڵ بووین کە لەم ماوەی ڕابردوو کە قسەی زۆر لەسەر توندوتیژی کرا و لە هەرێمی کوردستان هەڵمەتێکی گشتگیر و فرەلایەن کرا. کۆمەڵێک خانم و چالاگوانی وەکو جەنابتان مامۆستایانی زانکۆ تەنانەت بەشێ لە سیاسیەکان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و لە ئاستی ئیداریشە مشارەکەیەکی زۆر هەبوو لەوەی کە پرسی توندوتیژی بناسێنرێت و هەوڵ بدرێت لە هەرێمی کوردستان ئەگەر نەڵێن ئەم بابەتە بنەبەرکرێت تا ڕادێکی زۆر کەم بکرێتەوە. پێم خۆشە بەڕێستان وەکو کەسێکی شارەزار لەم بوارە و خەڵکێک کە چالاکی و مادووبوونتان هەیە لە بواری کارکردن بۆ ناساندنی توندوتیژی و کەمکردنەوەی لە هەرێمی کوردستان یاخود بڵێن لە کۆمەڵگەی کوردیا سەرەتا بۆ دەست پێ بکەین کە لە دیدی ماوەسەلانەوە توندوتیژی چییە؟ بە چی ئەوترێت توندوتیژی؟ سپاسی بەڕێستانەکەم بۆ ئەم دەرفەتان دیارە دەستخۆشی لە بەڕێستانەکەم بە ئەم جۆرە بەرنامانە. دیارە ئێمە لە کۆمەڵگای ئێمە بە بەردەوامی پێویستیمان بەوەیە ئەم جۆرە بەرنامانە ئەنجام بدرێت، چونکە لە دیدی منەوە پێویستە کە توندوتیژی بە بێشێوازێکی بەردەوامی پێویستی بۆ هەیە کۆمەڵگەکەمان هۆشیار بێتەوە، پێویستی بۆ هەیە بە بەردەوامی لە ڕوو ئەکادیمیەکەیەوە لە ڕووە تەندروستیەکەیەوە لە ڕووە کۆمەڵایەتیەکەوە ڕوونکردنەوەی بۆ بدرێت تاکو ئێمە لە کۆتاییە کۆمەڵگەیەکی تەندروست و دروست بێتە ئامانجی ئێمە و ئەنجامی ئێمە. پێشەوەی باسی بابەتەکان بکەین بە شێوازێکی بچینە ناو خۆڵایی بابەتەکەوانێ. بەڕای من توندوتیژی کۆمەڵی پێناسەی بۆ کراوە، بەڵام جوانترین پێناسە لە لای من ئەوەیە کە توندوتیژی کارێکی ناتەندروست و نادروست و نامرۆڤانە و ناڕەوایە بەرامبەر بە لایەنێکە کرێ یا بە کەسێکە کرێ کە ئەوە مافی خۆتی ئەکرێ ئەو لایەنەیە ئەو کەسە مناڵێک بێ، ئەکرێ ئافرەتێک بێ، ئەکرێ پیاوێک بێ، ئەکرێت گەنجێک بێ کە هێشتا لە مابینی مناڵیایە و نەکەوتۆتە گەنجێکی پێگەیشتوو کە ئەم توندوتیژی بەرامبەرەکرێت. جا ئەکرێ ئەو توندوتیژیەکی جەستەیی بێ، ئەکرێت توندوتیژیەکی دەرونی بێ، جا دەرونیەکە لەوانەیە ڕاستەوخۆ بێ، لەوانەیە ناڕاستەوخۆی بێ، ئەکرێت توندوتیژیەکە توندوتیژیەکی ئابووری بێ، ئەکرێت توندوتیژیەکە ڕۆشنبیری بێ، کۆمەڵایەتی بێ، کە ئەمانە هەمووی بەدیدی من لێکەوتی جۆراوجۆری لێ ئەکوێتەوە و پێویستی بە چارەسەری جۆراوجۆر هەیە تاکو لە نەتیجە ئەو کەسە جۆرێک لە گرێ لە ناخیا دروست نەبێت کە بێتەوەی کەوا لێکدانەوە و لێکەوتی لێ بێتەوە لە چواردەوری و دەوروبەرەکەیەوە. بەڵێ ماوسا دەست خۆش بێ. ئێمە بەر لە دەستپێکی بەرنامەکەش گفتوگۆی کورتمان لەگەڵ جەنابەت کرد کە ئێوە لەم ماوەی ڕابردووە کارێکی زۆرتان لەسەر کردووە بۆ نمونە لە ڕێگەی ئەو توێژینەوە ئەو سیمینار و وەرکشۆ و پوشتانی کە بەڕێستان پێگەیشتون یا بەشداریتان تیا کردووە ئێستا کۆمەڵی دەرەنجامی تازە هەیە لە پرسی توندوتیژی و ئیشکردن لەسەری. بۆ نمونە ئێستا من لە قسەکانی جەنابەت ئەوە تێگەیشتم کە بۆ نمونە زیاتر جاران ساڵانی ڕابردوو لەسەر ڕەهەندێک یا دوو ڕەهەندی توندوتیژی قساکرا، بەڵام ئێستا جەنابەت دابەزیت بۆی کە باسی توندوتیژی لە ڕووی ئابووری لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی بابەتەکانی تریشەوە. یعنی خوێندنەوەی تۆ چییە بۆی کە لە زەمەنی ئێستاە خوێندنەوەکان گشتگیرتر بوون بۆ پرسی توندوتیژی و ناساندنێکی باشتر و هەمەلایەنتری توندوتیژی؟ بەڵێ بەدڵنیاوەیە یەکێک لە چارەسەرەکان کە بۆ گرفتی توندوتیژی ئەوەیە پێویستە مرۆڤ ڕۆشنبیر بێت. جا ڕۆشنبیر جۆراوجۆری هەیە، ڕوونکردنەوەی جۆراوجۆری پێویستە. ڕۆشنبیرەکە لایەنی ئەوەیە کە مرۆڤ پێویستی هەیە بە بەردەوامی بە خوێنن. نابێت لە ئاستێکا بۆ سەودە بڵێ تەوا پێویستی بە خوێنن نییە، چونکە کاتێکە خوێندنە لە خوێندنەکەوەسی ئەکرێت کە خۆت بە ڕەغبەتی خۆت بێ ئەوە توندوتیژیە بەرامبەر بە خۆت کردووە یان لە ڕێگەی خێزانەکەتەوە کۆمەڵگەکەتەوە ئەیوەستێنن خوێندنەکە، ئەمە توندوتیژیە بەرامبەر دەکرێت. کەواتە یەکێک لە چارەسەرەکان پێویستە ئەو مرۆڤە لە خوێندنا بەردەوام بێت کە تەئسیرێکی سەرەکی هەیە لە هۆشیاری کۆمەڵگاتە. لە لایەنێکی ترەوە ئەکرێ ڕۆشنبیری تەنها بە بڕوانامە کۆتایی پێ نایە، پێویستی بەوە هەیە بە بەردەوامی لە خوێندنی بەردەوامە بێجا لە ڕێگەی ڕاگەنەکانەوە بێ، لە ڕێی وەرکشۆ بێ، لە ڕێی خولەوە بێ، لە ڕێی خوێندنەوەی
بینینەوە بێ لە ڕێی بیستراوە بێ پێویستی بەوە هەیە ئەم مرۆڤە تاوە کۆتایی ژیانی پێویستی بەوە هەیە کەوا خۆی ڕۆشنبیر بکاتە بە ڕێرەوە هەڵە ناتەندروستەکانە ڕواکە بێتە هۆی کە لە نەتیجا کۆمەڵگەیەکی ناتەندروست دروست بێ. مەسەڵەن من باسی لەوە کەمکەوە بۆ ئێمە پێویستیمان بەم بەدەر لەوەی کەوا ئێمە پێویستیمان بەلایەنی یاسایی هەیە ئەوە لە ڕێگەی پەرلەمان و جاڕێنمایی تایبەت کە لە ڕێگەی حکوومەتەوە دەربکرێت بۆ ئەوەی کەوا تونند و تیژی کەم بکرێتەوە بن بڕە بکرێت، بەڵام بەبێ هۆشیاری ئەم کارە ناتوانێت ئەنجام بێ. ئەگەر یاسا هەبێ هۆشیاری نەبێ کارەکە ناتەندروستە بێ یان بە بڵێن ناڕێکە بێ. پێویستە یاسا بەرامبەر بە هۆشیاری پێکەوە کار بکەن بۆ ئەوی ئێمە کۆمەڵگەیەکی تەندروستمانە بێ. بۆ نمونە ئێمە پێویستیمان بە کۆمەڵگای تەندروستەیە لە مناڵەوە ئێمە پێویستە دەست پێ بکەین. چۆنی ئەوە بە یاسا پێویستە و یاسا و ڕێنمایی کە نابێ بۆ نمونە لە مناڵ بدرێ، بەڵام خۆ لەوانەیە کە لە ناو خێزانە مناڵ لەکوێ دەستی بگا بە دەوروبەرە کە لە کاتێکا لێدراوە وەڵێ کۆمەڵە ژمارە تەلەفۆنی ئەوان هەبێ، بەڵام پێویستە لەگەڵی هۆشیاری بێ. بۆ نمونە من ئەگەر لە ڕووی تەندروستیەکە باسم کاتێکە مناڵێک لێ درێ پێویستە هەموو دایک و باکێک بزانێ ئەم مناڵە لە هەگەڵ هەموو لێدانێکا 300 بۆ 400 خانەدەماری مێشکی لە ناوەچێ بە بەرامبەر بەوە تۆ کە دەستی بەسەرابێن یا لە بەوەشی بکری کۆمەڵی خانەی تەندروست دروستە بێ. کەواتەمە چجا لە ڕووی تەندروستیەکەەوە کە ئەمە زەرەر بە مناڵەکە یەگەنی لەلایەنە دەرونیەکەشەوە ئەو مناڵە پێگا، چونکە مناڵ عادەتەن لە تەمانی 1 ساڵی تا 4 ساڵی دائیمەن تا ئێستا ئەڵێن 5 ساڵی و 6 ساڵیش وەرەگرێتەوە سێرکە بینی چێشتێک لێ ئەنەی سێرەکەی لەو ماڵەکە لایسایی تو ئەکاتەوە، کەواتە کاتێک کە تۆ ئەبینی دەرگاکە بە تۆنی داخی ئەبینی سێرەکەی ماڵەکەش چاوت لێ ئەکاتەوە دەرگاکە کاردانەوەی هەیە. کەواتە ئەم تونند و تیژیە وەری ئەگرێ جا توندوژەکە ڕاستەخۆ ئایا بەرامبەر بە مناڵەکە یەکەی یان ئەبینیە گەورەکان کە تونند و ژی ئەەکەن لە ماینی یەکتریا تەسیرە بێ. بۆ نمونە مناڵە کاتێکە بینێ باوکەکە تونند و تیژە لەگەڵ دایکەکە یا دایکەکە و باوکەکە پێکەوە شەڕێکەکەن کاتێک کە ئەیبینێ سێریکە لەو لاوە ئەیبینی لەگەڵ بووکەڵەکەیە بێ یان لەگەڵ یاریەکان یا تونند و تیژی ئەکات، کەواتە هەست بەوە ئەکا ئەوێ جارێکی تر خۆی تاقیب بکاتەوە. کەواتە ئێمە ئەبێ لە سەرەتا لە مناڵەوە دەست پێ بکەین ئەویش چۆن ئەبێ خێزانەکان هۆشیار بکرێنەوەیە کە لەلایەنە دەرونیەکەوە کاریگەری خراپی ئەبێ لەسەر مناڵەکە و بە هەماشەوە لەلایەنە تەندروستیەکەشەوە کاریگەری خراپی ئەبێ وەکو باسم کرد کە ئەبێتە گرفتێک بۆ ئەو مناڵە لە داهاتووە، چونکە زۆرینەی ئەو کەسانی کە بینی لە داهاتوودا کە مرۆڤی کە بینی تونند و تیژی ئەکەن کە کاری ناتەندروستانە ئەکەن ئەگەر بگەڕێتەوانەیە سیرەکە لە زروفی مناڵیانە بە شێوازێکی ناتەندروست پەروەردەبوون بە شێوازێکی تونند و تیژیانە مامەڵیان لەگەڵا کراویان شێوازێکی ناتونند و تیژیان بینەوە. لەبەرەوە پێویستە ئێمە بۆ ئەوەی چارەسەری تونند و تیژی بکەین و لێکەوتی خراپی لێ نەکەوێتەوانێ لە مناڵەوە دەست پێ بکەین بە هۆشیاریکردنی خێزانەکان بێجا لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بێ، لە ڕێگەی خولەوە بێ، لە ڕێگەی وەرکشۆپێ بێ، لە ڕێگەی قسەکردنی ڕاستەخۆیە بێ لەگەڵ خێزانەکە تاوەکو ئەو نەبێتە نەتیجەیەکی خراپ بۆ کۆمەڵگەکان. مامۆستا باسیەوت کرد کە لایەنی هۆشیاری زۆر گرنگە لەم بابەتەیە. بەڕێستان لەو هەڵمەتە 16 ڕۆژیە بەشدار بوون لە کۆمەڵی قوتابخانە و کۆمەڵە پەیمانگا و وەزایدەن لە کۆمەڵە شوێنی گشتیە بەشداریەوەتان کردووە کە چۆن خەڵک زیاتر و هۆشیارتر بێت و زنجیرە سیمینارێکتان لەم بوارە پێشکەش کردووە. ئاستی ئیستیعاب و پێشوازی خەڵک چۆن بوو یا تێگەشتنی خەڵک وەرگرتنیان بۆ ئەم بابەتە بە تایبەتی لەم ساڵە چۆن بوو؟ من بەڕاستی ئەوەی جێگەی دڵخۆشکەر بوو کە کاتێکە چون سەردانی قوتابخانەکانمانە کرد یا بەشداری سیمینارەکانمانە کرد ئەم بینی کە خەڵکەکە زۆر بە پەرۆشەوە بوون بۆ زانیاریەکان و بۆ ئەو بابەتانی کە باسەکرا، چونکە ئەوەی تێبینی کرد ئەو سیمیناران و ئەو هەڵمەتانی کەکرا زیاتر لە ڕووی تەندروستی و ئەکادمی پێوە دیار بوو، یعنی هەر بابەتە کان نەبوو باس بکرێت و بە شێوازێک کە بناغی نەبێ ئەساسی نەبێ ڕوونکردنەوەی نەبێ گوێگرتن و ئیستیعابی خەڵکەکە و بەرامبەر بە خەڵکەکە بۆ سیمینارەکان زۆر باش بوو، چونکە تۆ ئێستا لە کاتێکا بۆی باسەکەی لە ڕووی تەندروستیەکەوە کە ئەمە ڕاستەن لە ڕووی نەفسیەکەەوە تەسیرە کاتە سەر مناڵەکە لە هەمان کاتشا تۆ زەربەی لێ لە تەندروستیەکەی کە من تەسیرە کاتە سەر مێشکی ئەمە طبعاً لەم ودا لەوانێت چەند جارێک بیر کاتەوانێ هەتاوکو ئەو تونند و تیژە بکات لە هەمان کات ئێمە ڕوومانە کرد ئەوەشمان ڕوو نەکردەوانێ کە یەکێک لە ئەسبابی تونند و تیژی تووڕەیە ئەگەر هاتو مرۆڤ لەو کاتا کە تووڕە ئەبێ
چەند کارێک هەیە بیکە ئەتوانێت سەیتەرە بکات بەسەر ئەو تووڕەیە بۆی ئەو توندوتیژی لێ نەکەوێتەوە چونکە ئینسان چەند جارێک ئەومان خۆمان لەگەڵ خۆمان ناتەوە ئەگەر بمان گەڕێتەوە یا تووڕە نەبوومە ئەوم ناکرد کەواتە لەو حاڵەتە کاتێ ئینسان تووڕە ئەبێ ئەگەر چەند کارێک هەیە بیکات ئەتوانێت سەیتەرە بکات بەسەر بۆی توندوتیژی لێ نەکەوێتەوە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر لەو شوێنێ بێ ئەو شوێنە بەجێ بێڵێ ئەگەر دانیشتبی هەستی ئەگەر لە 1 تا 10 بژمێری یان مەسەڵەن یەکێک لە کەمکردنەوەی سترێسەکان بنێژجوونە یەکێک لە کەمکردنەوەی سترێسەکان مەسەڵەن خواردنی چوکلێتی ڕەشا یەکێک لە سترێسەکان ئەوەیە کارەکان ئەوەیە کە هەتا بتوانی هەناسەیەکی قوڵ هەڵبمژی بۆ ئەوەی ئەو زەختەی کە لەسەرتە نەمێنێ و توندوتیژیەکە لێکەوتەی خراپی لێ نەکرێت چونکە لەوانەیە لەو کاتی ئەو توندوتیژیە ببێتە حاڵەتی لێدان لەگەڵ بەرامبەرەکەدا لێدانێکی تونگ لەوانێت تا بەرامبەرەکە بکاتە ئاستی مردن کەمە لەوانێت لە دوایە پەشیمانی لێبێتەوە یان جاری وا هەیە کارێکی وا بکەی توندوتیژێکی وا بکێتەوە کە لایەنی دەرونی لێ بکەوێتەوانێ ئەو دەرونیش لە بەرامبەرەکە لەوانەیە ڕێگە بۆ حاڵەتی مەسەلەن جگەرە کێشان و خواردنی مادە هۆشکەرەکان بکەیان تۆ هەر ئیهمالی بکە ینی تەسیرێکی نەفسی ئەبێ یان لەوانەیە جاری وا هەیە بەرەو کارێکی وای بەرێ کاتە ڕادی خۆکوشتن ئەو کەسەکە توندوتیژی بەرامبەر کراوە ئەمەش هەمووی لە حاڵەتێکەوەیە تۆ لەو حاڵەتی توندوتیژێ کە ئەەکەی ئەگەر لە حاڵەتی تووڕەیابی ئەو فترەیە ئەو چەند ساتە بتوانرێ ئەو کەسەدان بەخوا بگرێڕنە ئەو توندوتیژێ لێ نەکەوێتەوە ئەمە توندوتیژێ کە لە حاڵەتی تووڕەیە توندوتیژی ترمان هەیە لەوانەیە لە حاڵەتێکی کە کۆمەڵگاکەمان پێویستی بە ڕۆشنبیری هەیە کە پێویستەکە کۆمەڵەشت ئەرک و مافە چۆن پیا و ئەرک و مافی خۆی هەیە بە هەمان شێوە ئافرەتیش ئەرک و مافی خۆی هەیە هەردووکیان پێکەوەتەوە ئەو کەری کۆمەڵگەکەن نابێ کۆمەڵەشت هەر بەتەنها ساغ بێتەوە لەسەر ئافرەت هەنێشت ساغ بێتەوە لەسەر پیا پێکەوە پێویستە هاوکاری یەکتری بکەن نابێ کۆمەڵەشت هەیە کە بوترێ ئەمە لە بەرەوەی پیاوە پێویستەکە تەواو ئەنجامی بدا بە هەمان شێوە یان ئەم شتەتەوە هەر بۆ ئافرەت نە ئەبێ پێکەوە هەردووکیان هاوکاری یەکتری بن بۆ ئەوی بتوان کۆمەڵگەیەکی تەندروست و ڕۆشنبیر و لە نەتیجانەوەی ڕۆشنبیریان لێ دروست بکرێتەوە لێ پەروەردە بکرێت هەردووکیان پێویستە تەواوکاری یەکتری بن هەردووکیان پێویستە ئەرک و مافەکان بەرامبەر یەکتری بزانن پێویستە ئافرەت توندوتیژی نەکا بەرامبەر بە پیاوانیش لە هەمان کاتت توندوتیژی نەکا بە ئافرەتان چونکە ئەگەر کۆمەڵگایەک هەمووی ئافرەت بێ نابێت کۆمەڵگایەکیش هەمووی پیاو بێ نابێت پێکەوە پێویستە کار بکەن بۆ ئەنجامدانی ئەو کارانی کە پێویستەکە لە کۆمەڵگادا ئەنجام بدرێت تاکو نەتیجەی باشی هەبێت. مەوسا بە خوێندنەوەی تۆ بەتایبەتی ئەم ساڵ کەیشێکی زۆر کرابینیمان میدیاکان مامۆسایانی زانکۆ چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زانکۆ و قوتابخانەکان بەشێکی زۆر چالاکیان لوان لەسەر ئەوەی کە هاوڵاتێکی چۆن هاوڵاتێکی تەندروست دروستکەین چۆن توندوتیژی کەم بکرێتەوە و چۆن تاکایەتی لە کوردستان گەشە بسەنێ بە خوێندنەوەی بەڕێزە وەکو کەسێک کە لەم بوارەیە کارەکەیت و ئاگایی زۆرت هەیە لەسەری هەرێمی کوردستان لێسەر لە چ دۆخێکایە ئەو کارانەی کە لە چەند ساڵی ڕابردوو سەرۆکێرێم سەرۆکی حکوومەت دامەزراوەکانی حکوومەت ڕێکخراوە NGO-کان و کۆمەڵگەی مەدەنی مامۆسانی زانکۆ و چالاکانی وەکو جەنابتان لەم بوارەیە کارکراوە هەرێمی کوردستان ئێستا لە چ دۆخێکە دۆخێکی باشترە هەستەکەن ئەو چالاکی و هەڵمەتی هۆشیاری و هەڵمەتی بەرەنگاری کە کراوە لە ڕابردووە کاریگەری باشیە بووێ هەر کارێک لەم بۆ ئەنجامدانی و کەمکردنەوەی توندوژی بکرێت جێگەی دەستخۆشیە ئێمە ناڵێن ئێمە لێرات پێویستە بوەستین هەر کارێک من ئێستا دەستخۆش هەر کەسێک لە ژگەی خۆیەوە لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ڕێکخراوەکان مامۆسایانی زانکۆ مامۆسایانی ئاینیشمان پێویستە هەر کەسێک کاری کردبێ بۆ ئەمەی کە توندوتیژی کەم بکرێتەوە لە ڕۆ ئەکادیمیەکەوە تەندروستیەکەوە ڕۆشنبیریەکەەوە بە یاسا بێ بە هۆشیاری بێ بە قسەکردنی ڕاستەوخۆ بێ جێگەی دەستخۆشیە بەڵام ئێمە ناڵێن لێرا پێویستە بوەستین ئێمە پێویستە بەردەوام بین چونکە بە بەردەوام کۆمەڵگەکەمان پێویستی بەوە هەیە هۆشیار بکرێتەوە لەبەرەوەی بابەتی ساڵ بە ساڵ تازەیەتە پێشەوە لە ساڵانی تر بە جۆرێک کارەکە ئەگرا ئێستا لێرەدا بە دەرلەوە کە لە لاحەیە هۆشیاریەکەەوە لە ڕووی ڕۆشنبیرەوە بێ پێویستیمان بەوە هەیە لە ڕووی تەندروستیشەوە ڕوونیکەینەوە کە ئەم توندوتیژە خراپە لەوانەیە بێتە هۆی ئەو کەسێکەوە ناحەی دەرونی بۆ دروست بێ لەوانەیە ئەو کەسە بێتەوە لە لێدانی زۆرە لەوانێت تووشی کەم ئەندایم بێ ئێستا هۆشارێکی تر پێویستە کە چۆن مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێن کاتێ ئێمە ساڵانە پێویستیمان بەوە هەیە ئەم هۆشیاریانەکە و ڕێڕەوەکان و ڕێگاکان بگۆڕێن بابەتەکە دەوڵەمەندتریش بکەن بەڵێ دەوڵەمەند مەسەن بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەگەڵەوە شاکەوا کاری سود بەخشە مەسەلەن
هۆشیاریە یا بەگاهێنە یا نزیکبوونەوەی لە هەمان کاتە کاری زیان بەخشیشیە بۆ نمونە مەسەنە بێ ئاگامان لە ماڵەکانمان بێ کاتێکە ئەم یاریەکان بەکار ئەهێنن حادسێکم پێش ماوەیەک لەم و پێش خوێندنەوەیانە کە مناڵێکی زۆر عاقڵ زیرەک لە وڵاتەکانی دەرەوە بۆ بەهۆی ئەوەی کەوا کوشتنی هاوڕێکان و لە توایشە خۆشی کوشتووە لەبەری ئەوەنە نزیک بۆ تۆ لە واقعی ئەو یاریانە تەسیری کردوتە سەر مێشکی کەتر لە دنیای ئەوەی کەەوە ئەمە واقعە ناواقع تێکەڵ بووە و تاقی کردوتەوە کەواتە ئەمەش دیسانەوە تونتوتیژی بەرامبەر بخۆی بە هاوڕەکان کرد لە ڕێگەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان و کەمەش لە هەمان کاتە پێویستە چ مەکتەب چ قوتابخانەکان چ خێزانەکان چ ڕاگەاندنەکان چ کۆمەڵگا ئاگایان لەم بابەتە بێت کەمەش جۆرێکی ترە لە تونتوتیژی لە هەمان کاتە چۆنەتی بەکارهێنانی مۆبایلەکان لەلایەن خانمانەوە لەلایەن کوڕ و کچەکانمانەوە کە پێویستە کاتێکە وێنەکانی خۆیان بەکارهێنن لە دڵسافیانەوە بێ بیر بکەنەوانێ چۆن چۆنێتی بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیان چکە لە دوایان نەبێتە هۆی حاڵەتێک تووشی ناحی دەرونی بکە ببێتە حاڵەتی تهدید کە لەوانەیە ئەو کەسە لە نەتیجا خۆی بکوژێ ئەمەش نوعێکی جۆرانی جۆرێکی ترە لە تونتوتیژی ئێمە پێویستیمان بە بەردەوامی بە هۆشیارکردنەوە هەیە کە پێویستە ڕێگەیەکی ڕاست و تەندروست بەکاربێنێت تاوکو کۆمەڵەکە ڕێرەوە خراپەکەی خۆی نەدوزێکاتە ینی بەبەسم لەوەیە کە ئێمە ساڵانە پێویستیمان بە هۆشیارکردنەوە هەیە چونکە ڕێگاکان و ڕێڕەوەکان و جۆرەکانی توژی گۆرلانە ساڵێکی تر بە جۆرێکی تر کار بکرێت ئێستا ئێمە پێویستیمان بەوە هەیە ناحێتە ئەوەن بەدەر لە دەرونیەکە تەندروستەکەش ڕوونکەینەوانەیە هۆشیاریان بکەنەوە کە ئەمە لەوانەیە نەتیجەیەکی خراپی هەبێت لە نەتیجە لە ئەنجامە تەسیر بکاتە سەر لایەنە کۆمەڵایەتێکە تۆ ئەگەر هاتوو ببینی تهدیدەکراوی بە وێنەیەک ئەمە ناحە کۆمەڵایەتەکەش بەدەر لەوەی دەرونیە ناحە کۆمەڵایەتەکەش لە دەستەیە کەواتە وەکو بتم جێگەی دەستخۆشیە بەڵام ئێمە نەوەستین پێویستیمان بە بەردەوامی هەیە پێویستیمان بە سیمیناری بەردەوام هەیە وەرکشۆپی زیاتر هەیە خولەکان هەیە ناشبێت هەرتەنها لەو 16 ڕۆژاو تاو کۆتایی پێبێ بەڕای من پێویستەکە هەفتانە ئەم شتانە هەبێ ئەگەر هەفتانەش نەبێ ماڵانەش ئەم جۆرە بەرنامانە کۆمەلگای ئێمە پێویستیم بە بیرخستنەوە هەیە جارێکی تر پێویستی بەوە هەیە کە جارێکی تر بۆی دووبارە بکەیتەوە بەردەوامی چونکە ئەبینی جاری وا هەیە ئاوێک تکە ئەکاکە لەسەر بەردێک ئەو بەردە کون بووە ئەمە نەتیجەی ئەوە نیە ئەو بەردە نەتیجەی بەردەوامیە کەواتە بەردەوامی لەسەر کارێک مانای ئەوێ ئەنجامی ئەبێ کەواتە کۆمەڵگاکەی ئێمەش بە بەردەوامی پێویستی بە قسەی باش هەیە پەیامی باش هەیە هەموو پێکەوە پێویستە کار بکەین هەموو پێویستە مافەکانی خۆمان بزانین ئەرکەکانی خۆمان بزانین تاوەکو ڕێگە ڕاستەکە بگرینە بەر ئەنجام و لێکەوتەی باشی لێ بێتوانێت ماوسەلانە باسی تەکنۆلۆژیات کرد کە لە دنیای ئەمڕۆی کۆمەڵگەی کوردیا تەکنۆلۆژیا زۆر بەکارهێنرێەوە تۆڕە کۆمەڵاتەکان بە ئاستێکی بەرفراوان لەلایەن هەوڵاتیانەوە بەکارهێنرێ قسەی تۆ لەسەر ئەوە چییە کە لە هەرێمی کوردستان چۆن وا بکرێ باشتر ئەم تەکنۆلۆژیای بەکار بهێنرێ و لایەنە خراپەکانی ینی کەم بکرێتەوە هەوڵێکە بێ بۆی کە چۆن وا بکرێت کەمترین زیان لەم بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان بەکار بێت بە تایبەت لە پرسی خانمانە وەکو باسم کرد یاسا زەرورە هۆشیاریش زەرورە پێویستیمان بەوە هەیە ئێمە بەردەوامی سیمینار و وەرکشۆپ بکەین لایەنە زیان بەخشەکانی باسکەین و لایەنە سود بەخشەکانی باسکەین بۆ ئێمە تێبگەین پێویستیمان پێیەتی بە تۆڕە کۆمەڵایەتەکان لە دنیای دەرەوە ئێمە پەیوەندیمان هەیە بێت تێبگەین لە دنیای دەرەوە چی هەیە بەڵام نابێمە بەکاربێنین بۆ کە زەرەر بە یەکتری بگەێنین کە تەسیری خراپ و کاریگەری هەیە خراپی هەبێ من داوا لە خانمانەکەم کاتێکە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن ئەو ڕێگرەوە بەکاربێنن کە بێتە هۆی ڕۆشنبیرکردنیان ئەو ڕێرەوە بەکاربێنن کە بێتە هۆی هۆشیارکردنەوەیان ڕێگەی ڕاست بەکاربێنن کاتێککە وێنەیەکی خوان بەکارهێنن زۆر تا دڵنیانە بن بڵاوی نەکەنوانێت چونکە لەوانەیە بە کارێکی زۆر سادە و ساکار و لە دڵ سافی و لە دڵ پاکیە ئەنجامێکی زۆر خراپی لێ بێتەوە لە نەتیجا بێتە هۆی حاڵەتی تهدیدکردن حاڵەتیەک کە لەوانێ بگاتە هادوخواانە کە حاڵەتی خۆکوشتن ئەگەر هاتو هیچ دەرچێ نەدۆزێتەوانێ و هیچ ڕێگەوێکی نەدۆزێتەوە کە چارەسەری کارەکەی پێ بکە لەبەرەوە ئەمانە هۆشیاری بەردەوامی ئەوێ لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لە ڕێگەی وەرکشۆپەکانەوە ئەش بێ وریابن هەمان لە هەمان کاتیشە پیاوانیش خۆم ئەم کارە هەرتەنها بۆ ئافرەتان خراپ نییە پیاوانیش پێویستە بە شێوازێکی ڕاست
ئەو تۆڕە کۆمەڵاتە بگانێت چکە بەشی خۆی تۆڕە کۆمەڵاتەکان پەیامە ئەبێ پەیامەکە بە تەندروست بەکاربێنێ ئەبێ ئەو پەیامە بە شێوازێکی ڕاست بگاتە ناو هەموو تاکی گۆڵە لە مناڵەوە دەست بێکا هەتا ئینسانێکی پیر هەموو جاری وا هەیە ئێمە کەسانی کە نەخۆشە ئەگەر تۆڕە کۆمەڵاتەکە باشی بەکاربێنی ئامۆژگاری تیا چۆن خۆی چارەسەر بکە خۆی بتوانێت ببێتە دکتۆری خۆی چۆن ڕێگەیەکی باش بەکاربێنێ ینی بەڕای من پێویستەکە هۆشیاری هەبێ لە کاتێکا کە بەکارێ هێنە زۆر بەوریایە و هەموو تاکێک بەوریایە و مامەڵە بکرێ هەنێ بابەت هەیە کە پێویست ناکە وەکو چۆنەڵی کارێکی وا بکرێت کە پیشان نەدرێ بە تایبەتی بۆ مناڵەکانمان بۆ خانمانمان بۆ گەنجەکانمان ئەو تونند و تیژیانی لەنەکە دکتۆر خۆی تاقیب بکاتەوانێ بە یاساش هەر کەسێک کە کارێکی خراپی کردبێ تۆڕە کۆمەڵاتەکانی بە شێوازێکی ناڕاست بەکاربێنێ ئەوە هەم لە ڕێگەی غەرامەوانێ هەم لە ڕێگەی بەڕای من تا بگاتە ڕادەی سژنێکی زۆریش ینی با بڵێن تەمەنی ژمارەی ساڵەکانی زۆر بێ بۆ ئەوەی کاتێکە بیر بکرێتەوە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان بە شێوازێکی ناڕاست و تەندروست هەزار جار بکرێتەوە لەبەروی نەتیجەیەکی خراپی ئەبێ سژنی هەیە غەرامەی هەیە یعنی مەبەستم ئەوەیە پێویستە یاسا پشتیوان بێ هۆشیاری پشتیوان بێ خۆشی تونند و تیژی ئافرەتەکە یەکەم کەس خۆی تونند و تیژی بەرامبەر بە خۆی نەکات کە شێوازێکی ناڕاست بەکاری بێنێ. مامۆستا سەبارەت بە ڕۆڵی میدیا بە تایبەت لە پەخشکردنی کۆمەڵی درامایە خوێندنەوەی تۆ چی بۆی کە زۆر جار بەشێ لە خەڵک گازەندێواکەن کە فیلم و دراماکان هۆکارن بۆ ئەوەی کە جۆرێک لە تونند و تویژی جۆرێک لە پشێوی کۆمەڵاتی هێناوەتە کۆمەڵگەی کوردیەوە وەڵاهی بتێنێتەوە دراما بە شێوازێکی جا ڕاستە و خۆ بێ ناڕاستە و خۆ بێت ئەسیری خۆی هەیە ینی جاری ئەلوانێ ڕاستە خۆ ئەسیری بێ بەڵام بیری لەکەیتەوە ینی ناڕاستە من خۆم جاری وا هەیە کاتێکە فلیمێک کە بینم فلیمی ئەوەی دەماچە و کوشتنوانە یەکسەر و فلیمان گۆڕم ینی سیرەکەم ئەڵێم ئەمە چیە هەر کوشتن و برین جا تۆمە سێریکە بە بەردەوامی تۆ ئەم فلیمانە لێ بدرێتەوە ینی بتێو نەتەوە مرۆڤ مێشکی ئەگەر ڕاستە خۆش نەبێ بە شێوازێکی ناڕاستەخۆ ڕاستە فلمە بەڵام تەسیری خۆی هەیە بە شێوازێکی ناڕاستە خۆی تەسیری خۆی هەیە لەوانەیە تەسیری تێبکە بەرەو لایەنە سترێسەکە و بەرێ جا سترێسیش من ئێستا حەزەکە باسێک لە مەسائلی سترێسش بکەم سترێس یەکێکە لە هۆکارەکان کاریگەری هەیە لەسەر هۆرمۆناتی لەشی ئینسان یەکێک لە فاکتەرەکان کە تەسیرە کاتە سەر هۆرمۆناتی لەشی ئینسان سترێسە مەسەن بۆ نمونە هەر ببینە ئەو کاتێک کە مرۆڤێک قەلقە هەر بە ڕوخسارەوە دیارە لەوانە بێتە هۆی لێبوونەوەی قژی نەک لەوانێ بەدڵنیایە بێتە هۆی جایەکێک لە قسەکانیش ئەوەیە کە ئەڵە بۆچی خانمان محاولە بکەن تونند و تژیان بەرامبەرمەکەن لەبەرەوەی تەسیرەکات سەر ڕوخساریان تەسیرەکات سەر قژیان بە هەمان شێوە یعنی نەکردن من ئەمە بۆیە باسی خانمانەکەم چونکە لایەنێکی جوانکاریە ئەم شتا بۆ پیاوانیش ڕاستە یعنی ئەمە ینی مەبەستم لێرا لە شێ سترێس یەکێکە لە کاریگەرەکان تەسیرەکات سەر هۆرمۆنەکانی لەشمان ئەم هۆرمۆنەش لە ڕوخسارمانە دەرەکەوێت جا لەوانەیە لە ڕێگەی دەموچاومان لە ڕێگەی هەڵس و کەوتمان یعنی ئەمان هەمووی تەسیری خۆی هەیە جا حەزم کرد ئەمە هەر لێرە خاڵێکی تریش کە بیرم کەوتەوانێ باسی بکەم ئێمە دایمەن باس لەوە ئەکەین ئەڵێن پێویستەکە مناڵەکانمان زوو بنوێنین بۆچی پێویستەکەوە لە ئەڵێ هەنێ کاتێکە باسێکی قسەی ترە هێنێ ماڵێ مناڵەکانمان باش زوو بنوێنین بۆچی زوو بنوێنن کاتێکە مناڵەکانمان عادەتەن هۆرمۆنێکەیە لە جسممانە پێوترێ هۆرمۆنی گەشە هۆرمۆنی گەشە بە تایبەتی لە خەوە دەرەدرێن جا بۆیە مناڵەکانمان پێویستە بنون بە باشی بۆی هۆرمۆنی گەشە دەربدرێ هۆرمۆنی گەشەش تەسیرێکی زۆر باشی هەیە لەسەر زندە چالاکیەکانی لەش ئەبێتە هۆی ئێسقان باش گەشە بکە زندە چالاکیەکانی لەش باش بێت تەسیرێتی ئیجابی هەیە و لە هەمان کاتیشا هۆرمۆنێکەیە پێوترێ میلەتۆنیێن کە لە پیناڵ گلاندا لە مێشکە دەرەچێ ئەم میلەتۆنیێنە لە شەوە باشتر دەرەدرێ لە ڕۆژان نسبەتەکەی کەمە بێتەوە تەسیری هەیە لەسەر مەسائلی خەو جا ئەمە مەبەستم لێرا لە چیە ینی سترێس خۆی لە خۆیان تەسیری ئەبێت لەسەر ئەو مەسائلە کانی هۆرمۆنەکان و گەشە و تونند و تیژی لێ ئەکەوێتە چکە کاتێکە بینی کاتێکە مرۆڤێک بە باشی نانوێ بەدڵنیایەوە کاتێکە لە خەو هەڵەسێ ئەڵێ مەزاجم تەواو نییە لەبەرەوەی چێ لەشی بەپی پێویست
کاری نەکردووە کە ئەمەش خۆی لە خۆیان لەوانەیە بەسیترین حاڵەت قسەی لەگەڵا بکەی تووڕە بێ یعنی ئەمە کەواتە یەکێک لە حاڵەتەکان بۆ چارەسەرکردنی تون توتژی خەوێکی باشە خۆراکی باشە کەم خەوی تووڕێی هەبێ بەڵێ کاتە خۆراک خەو هۆشیاری یاسا ئەمانە هەمووی ڕاگەاندنەکان ئەمانە هەمووی پێکەوە پێویستە کار بکرێت لە سەری ڕای من کار بکرێت لە سەری زیاتر بۆ ئەوەی مرۆڤ هۆشیار بێتوانێت ڕێڕەوەکان و چارەسەرەکان بدۆزرێتوانێت لەو کاتا چی بکرێت بۆ ئەوەی کە تووڕێی ڕوونەیە و تونندوتشی لێ نەکرێتەوە ماوسە دەست خۆش بێت لە زۆر ڕوانگەوە قسەت لەسەر ئەم پرسە کرد قسەی ماوسەلانە لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگی مەدەنی و ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان تا چەند توانیوانە لەم کایی هۆشیاری و ئیشکردن بۆ کەمکردنەوەی توندوتیژی ڕۆڵیان هەبێت بەدڵنیایەوە هەر کارێکیان کردوێ من دەستخۆشییان لێکەم بەڵام پێویستە بەردەوام بن نابێت تەنها کارەکانیان لە 16 ڕۆژەکە بێ ئەبێ بە بەردەوامی بچنە هەموو گەڕێکیەکەوانێ هەموو قوتابخانەیەکەوانێ کاری جدیان لەبرێت نەک تەنها لە ڕووی تەنها بوترێ ئەمە توندوتیژە پێویستە کارە ڕوە تەندروستیەکەیەوە لە ڕۆشنبیریەکەیەوە لە ڕووی ئامارەکانەوانێ لێکەوتەکان بە شێوازێکی گشتی باس بکرێت بۆ ئەوەی مرۆڤەکان ئەگەر کاتێککە بیری لەوە کردوانێ دەستی بەرز کاتەوە لە مناڵەکەی با بیری لێ بکێتەوە کە مە 400 بۆ 500 خانەی یا 300 بۆ 400 بۆ 500 خانەی مێشکی ئەو مناڵە دەمارەخانێک کوژێ بۆی دەست بەرز نکاتەوە کاتێک کە دەست بەرز دەکاتەوە لە خانمێک بە بیر لەوە بکاتەوە کە ئەمە دەرونی ئەهەژێنێ تەسیرە کاتە سەر ڕوخساری کاتێکە لە هەمان کاتە بیر لەوە ئەکاتەوانێ ئەویش خانمێکیش کە تەسیری ئەبێ لەگەڵ مێردەکەیە لەگەڵ براکەیە توندوتیژە بن شەڕەکەن مناڵەکە ئەیبینێ مناڵەکە تەسیری خراپی ئەبێت ئەویش کە گەورە ئەبێ لەگەڵ چواردەوریا لەوانەیە مناڵەکە مناڵێکی شەڕان زیری لێ دەرشێ سەرەکە لەگەڵ هاوڕێکانیە توندوتیژ ئەبێم ئەو هەرە مناڵە لەگەڵ بووکەڵەکەیە لەگەڵ سیارەکەیە توندوتیژە بێ لە گەورەیە کەواتە ئەمانە کە لە ڕوو تەندروستیەکەوانە بە جوانی ڕوون کرایەوانێ ئەو کاتە لەو کاتێک کە توندوتیژی یەکسەر بیر ئەکەیتەوە کە ئەمە نەتیجەی خراپێ بێ بۆی بوەستێنرێ ئەمە سادەست خۆش بێ خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاوە بەشدار بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ ئەو دیدگا جیاوازەی کە لە کۆمەڵە گۆشەی جیاوازە و قسە لەسەر پرسەکە کرد بەرە کۆتایی بەرنامەکە ڕۆین ئەگەر قسەیەکت هەبێ داواکاریەکەت هەبێ بۆی کە کۆمەلگا باشتر تەندروستتر مامەڵە بکە سواس من دەستخۆشی لە بەڕێستانەکەم بەڕاستی بەرنمەکەتان بەرنمەیەکی جوانە چونکە ئێمە ڕاگەاندنەکان بە شێوازێکی سەرەکی پەیامەکانن کە ئەچنە هەموو ماڵێکەوانێ پێویستە ئەم بەرنامانە بەردەوام بن پێویستە خێزانەکانمان هۆشیار بن لەوە هەموو خێزانێک دایک و باکێک مناڵەکانی خۆی خۆشەوێ بەڵام پێویستە ئاگای لە پەروەردەکردنی مناڵەکان بێ تەنها پەروەردەکردن بریتینە لە خواردنێکی باش لە جلوبەرگێکی باش پێویستە بەوە هەبێ ببیتە هاوڕێ گفتوگۆی لەگەڵا بکەیت خێزانەکە بێتە یەکەم هاوڕەکانی دەور و پشتی بێتە دووەم هاوڕێ چونکە ئەگەر تۆ نەبیتە هاوڕێ ئەو هەر ڕێڕێوکی ترە دۆزێتەوە بۆی بێتە هاوڕێ کەواتە تۆ باشترین کەسی بیتە هاوڕێت و پێویستە ئێمەی مامۆسایانی زانکۆ چالاکوانەکان کاتێککە باسی ئەم پرسە ئەەکەین لە خۆمانەوە دەست بین خۆمان لە ماڵەکانی خۆمانە کارەکە ئەنجام بدەین اینجا ئامۆژگاریەکان و پەیامەکان و ڕێنمایەکان باسکەن چوەگەر خۆمان تەطبیقی نەکەین بە دڵنیاییەوانێ ناتوانین لە نەتیجا ببینە کەسێکی چالاک لە ناو کۆمەڵگەکەمانە کە پێکەوە ئیشکەین لەسەر ئەم پرسە و کۆمەڵگایکی دروست و تەندروستمان لێ بکوێتوانێت. دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆسالانا سەید عەلی حافظ مامۆسای زانکۆ خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاوە ئامادە بوویت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەستان خۆش بێ. زۆر سپاس. ئازیزان تا پرسێکی تر تا ڕاوەکردنی پرس و بابەتێکی تر بەخواتان ئەسپەرین و خواتان لەگەڵ بێت.